گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان کاردانەوەی جیاوازی لە نێوخۆی هەرێم بە دوای خۆی داهێناوە بە تایبەت کە جیاواز لە کۆنگرەی زۆرینەی حیزبەکانی دیکە گۆڕانکاری بەرچاوی هێنایە ئاراوە. ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستانیش لە سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵ بە گۆڕانکاریەکانی ئەم کۆنگرەیە دڵخۆشن و پێیان وایە گۆڕانکاری گرنگی بۆ بەرەو پێشچوونی کۆمەڵ و ڕەوتی ئیسلامی ئەنجام داوە. ئەگەر قبوڵی گۆڕینی ئەو شێن کرد کە کردنە کۆمەڵی دادگەری لە کوردستان تۆسقاڵێک چاوتروکانێک نەوە دواناکەون لە کاری ئیسلامی خۆمان بەڵکو ئینشاءڵڵا برەو بە پێشکەوتنی خۆمان دەدەین. یعنی بە قەناعەتەوە پێمان خۆش بوو و مادام لێمە قەناعەتمان هات جەنابی مامۆستا عەلی باپیر و ئەو مامۆستا بەڕێزانەی دیکە کە ئەوانی زۆریان لە سەرەتای دروستبوونی ئەو سەحوەی ئیسلامی لەگەڵدا بوون و شیکردنەوەیان لەبۆ کردین کە میکانیزمی بەرەو پێچوونی ئەو سەحوەی ئیسلامیە ئەبەو شێوەیە بی. ئێمە من بەبیر و باوەڕی خۆم واتەیگەم تازە ئێمە سەرکەوتین بەسەر هەموو کۆسپەکان و هەموو ئەگەرەکان سەرکەوتین لە هەموو دنیا ئینشاءڵڵا. بەو کۆنگرەی ئێمە دڵمان زۆر خۆشە سەریش کەوتین ئینشاءڵڵا چونکە هەموو بڕیاری چاک چاک تێدرا هەموو بڕیارەکانیش لە جێگای خۆ بوون. کۆمەڵ هەمیشە سەکۆیەک بووە بۆ بەرەنگاربوونەوەی نادادی وستەم بەردەوام دەنگێکی زوڵاڵ بووە بۆ بەگشتداچوونەوەی ستەمکاران. هەر بۆیە ئەندامانی کۆمەڵ هەموارکردنەوەی ناوی کۆمەڵ و گۆڕانکاریەکانی تری پەیڕەوی ناوخۆی حزبەکەیان بە هەنگاوێکی گرنگ دەزان و دەڵێن گۆڕانکاریەکان لە پێناو گەشەپێدانی بەرنامەی ئیسلام کراون و ئەوانیش لەو کاروانە بەردەوام دەبن. هیچ مزایقەکردن و ئیستیفزازکردنێک نەیتوانیوە کۆمەڵ بۆ کاردانەوەی نادروست پەرچێش بکەوە با بڵێن هیچ فشار و گوشارێکی نەیتوانیوە کە کۆمەڵ دەستەمە بکات و ئەو دوو خەستەتە لەسەر ئاستی ناوخۆی کۆمەڵیش بە هەمان شێوە ڕەنجی داوەتەوە کۆمەڵ توانیوێتی گۆڕانکاری زۆر چاک و دەتوانم بڵێم هیچ هێزێکی سیاسی لە کوردستان بەو شێوەیە نەیتوانیوەکەوە دەست بۆ هەندێک گۆڕانکاری بەرێت کە کۆمەڵ توانیوێتی لەسەر ئاستی ناوخۆیش ئەو گۆڕانکاریانە بکات. بێگومان ئەو هێزە سیاسیە لە داهاتوودا دەکرێت ئومێدی زۆر گەورەی لەسەر هەڵبسەندرێ و گۆڕانکاری زۆر گەورە و ئیجابی لە کوردستان بهێنێتە ئارەوە. کۆمەڵ توانی ینی گۆڕانکارێکی گەورە بکات جورئەتی زۆر شتی بکات ینی کە خەڵک نەیتوانێت ینی بەعام ینی ئەو شتانی بڕیاری لە سەدران ئینشاءڵڵا سەواری جێبەجێکردن ینی ئینشاءڵڵا جێ دڵخۆشی ئەم خەڵکە و ئەم ملەتەیە ینی کە کۆمەڵ ئەوێ ئەم خەڵکە دڵخۆش بێ ئەوێ ئەم خەڵکە بەختەوەر بی بەعام لەناو کوردستان. کۆنگرەی چوارەمی کۆمەڵ کە 18 و 19 ئەم مانگە لە شاری سلێمانی بەڕێوەچوو جیاواز لە کۆنگرەی پارتە سیاسیەکانی تر توانی گۆڕانکاری جەوهەری لە پەیڕەوی حزبدا بکات. لە ئایندەشدا گۆڕانکاریەکان لە کار و پرۆژەکانی کۆمەڵدا ڕەنگ دەدەنەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.